چاکسازی لە موچە و دەرماڵەی ناشایستە و بڕینی موچەی خانەنشینکراوانی نایاسایی و پۆستە باڵاکان چۆن هەڵدەسەنجێنین؟ من وەکو هاوڵاتیەکی شاری هەولێر ئەو پرۆژەیەکی بۆ چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرمالە اقتراحکرا لە بۆ پەرلەمان کە زێری دەستخۆشیە حکوومەتی کوردستان شتێکی دیە، بەڵام ئەمە هیوادارین ئەوە بکەیتەوە بار جێبەجێکردن و هیوادارین ئەندا پەرلەمانەکان بۆ پەڕی دەسۆزیەوە و بە شێوەیەکی سیستەم بۆ شێوەیەکی ڕێکوپێک بە دوواداچوونی بکەن و ئەم پێشنیارە بەسەم بکەن بۆ ئەوەی گەندەڵی ئەو گەندەڵێکە لە حکوومەتەکەماندا هەیە ئەو گەندەڵی نەمێنێ. بڕینی موچەی خانەنشینانیش بەڕێم شتێکی زۆر خراپە و بۆ پۆستە باڵەکانیش پێویستە کە هیندێک لە موچەکان ببردرێت، لەوەی باشترە کە موچەی پێشمەرگە ببردرێت. دەربارەی ئەوە بەس ئەوە نییە کە موچەی خەڵک ببریت و کۆمەڵی کێشەی تر هەیە تۆ چارەسەری نەکەی. ئایا خانەنشینایە ڕاتبەکەی 600,000 تۆ ئەتەوێ بیکەیتە 250 یاخود هەربی بڕیان بیکەیتە هینێ؟ ئایا تۆ ئەوە گەرژیان برژیشیانی ئەو شەفەوتێنی ئەوە شنابێ بەس بەڵام کۆمەڵی باڵادەست هەیە ئەوە نەداهاتی هەیە یاخود ئەو جۆی لە موچە هەر نییە بیبڕیان نا تۆ کۆمەڵی موچەی خەڵکت بڕیەوە کۆمەڵی موچەی مامۆستایان و فەرمانبەرانت بڕیوە.